بنرن برز افدمو همو دمن وبخير میوان برنامه ما ویجاره برز فلاح مصطفى وزیر پیوندین دروین حکومت هرم کردستان کاک فلاح بسردانه که لسویدیا جبو بجداری د کنگره جهانی کردی دبکه مجی خواست که ام وی در فتح بکار بینن که چند پرسان د درباره دیاسپورا کردی دا جی کاک فلاح بکن گوتنا دیاسپورا بخواه گوتنا که لاتینیه انگریکیه او جی مبز او روند یان جی طرفگه او کسین کج ولاته کی کوچبری هنک ولاتین دن دبن لور زمان وان فرهنگ وان تیکلی وان تینه گوهرتن بسپور ندرد کون شخصیت که وان دن چه دبه لی هر جی گریدان وان به ولات وانی دایک را گلک جاران دمینه طرفگه سوید لامریکا هن به هن واندابو لی طرفگه کردی لی دروی کردستان گشت دبه و انجام باش دده جبو خو و جبو کردستان شی کاک فلاح بخیر هاتی برنامه ما کاک فلاح به نرینا حکومت هرم کردستان دیفینیسیون یعنی تحدید گوتنا دیاسپورا چیه؟ سپاس بگو من پیناسه حکومت هرم کردستانش با دیاسپورا هر همان پیناسه زانستی که او پیناسه که جناب تام باستان کرد هر حولاتیه که هر کسی که لولاتی اجتماعی دایک بچه درو بچه کومالگی چی تازه لولاتی چتر بجید بلام پیوندی آن هر دم لگل اجتماعی دایکه لام حکومت هرم کردستان ببای خو دروانه او پرسو استکاتی او هاتو که امکاری جدی بکن برنامه جدی دابنین با بتوانین سود لو توانای دیاسپورا ور بگیرین با وی خدمتی حکومت کردستان من افرسا که جبر غایت من جهه و براستی دوار اکادمی دا گاوا کو بحثا دیاسپورا کردی دکن د چند قوناغان دا بحث دکن کردین هانه کو کوچبری دروی سینور کردستان بون ل اناتولیا ناوین ل استانبول ل مصر ل گلک ولاتین دنیای د سردمه کدام کردین پشترا موجه کدن پیلا کدن کوچبر بو او دیاسپورا هانه کو هیرو ام گلکی بحث دکن او هانه کو جسالان شیستی و ورده به تایبتی کوچبری اروپا غربی و باکور امریکا و استرالیا بون هون لهمو دیاسپورا بچاوه گیدنیرن یان جوارا گلکی اکتویل اف دیاسپورا جشیستی و ورده بگو من یعنی ما بهوی میرجوی کرد بهوی او رابردوی که همانه لقناقی زیا و لسالانی زیا کرد آواری درو بوا بلام بگو من اما هموی به یک چاو تماشای دکین بلام دلنیاین اوانی که ولی شستکان هاتن زیاوازن لگلوی پیشتر و اوی لحفتا و هشتا و نوت که پیناسه هیو دابش که بسن قناقی چی سر چی بلام مبستی اما زیادتر لحکومت هرم کردستان چون بتوانین اما پردی چی راست و خوی پیوندی دروز بکین چون بتوانین او پیوندی بردوام بید و چون بتوانین پیونده که بشویک بید که و دولانه بید و هر دولا سودیان بو یکتری هبید یعنی بری که هم واپردان درست بکن تقدیره که وهید یک تقریبی که او دیاسپورا چقاسی مزنه؟ نخیر بداخل تاکو استانی لبروی امش بدوای جماره و آمار دگرین اما حکومت هرم کردستان چواردن نوێنەرایەتی هەیە لە دەرەوە لە ڕێگەی ئەو نوێنەرایەتیان هەوڵ دەدەن کە ژمارە وەربگرین یان لە ڕێگەی هەندێک باڵوێزخانەی عێراقی لە وڵاتانەیەکەوە ڕەوەندی کوردستانی لێیە بەڵام تاکو ئێستا نەمانتوانیوە ژمارەیەکی وەربگرین لە سەریان بەڵام بۆ ئێمە ئەوەی گرنگە کە ئێستاش درەنگ نییە بۆەوەی هەوڵ بدەین تاوەکو یاندا مەزراوەی وا دروست بکەین یان لە ڕێگەی نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بتوان ببینە خاوەن داتابەیسێک سەبارەت بە دیاسپۆرای کوردستانی بر هر کس دزانه که دیروکا کردستان دا یکم جاره کردستان و فرم هانه که آنها باشور کردستان استاندیه حکومت که خواه یاسایی ہے بلکی او کردین هانه کونجی ایکو کوچبری دروی کردستان بونه سرده صلاح الدین دا یین بری ویجی هنک جوان بخوازن پیوندی خوش نوا لگل کردستان وجینن گلو چه یعنی پلان و پروژه جبوبان کسان هه زۆر ڕاستە ئێمە ئەوەی بەدی دەکەین چ لە ڕێگەی ئەو نوێنەرایەتیانەی حکوومەتی هەرێمی کوردستان کەوە هەمانە چ لە ڕێگەی ماڵپەڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەوە هەیە و یان چ لە ڕێگەی کۆنگرەی جیهانی کوردی زانستی و کۆنگرەی زانستی جیهانی کوردی کە ئەوەی سێ کۆنگرەی تاکو ئێستا بەستراوە کەسانێکی کورد لە تاراوگە پەیوەندیان بەستووە بۆ ئەوەی خۆیان بناسێن کە ئەوانش کوردن لەو وڵاتن و لە ڕێگەی ئەوە زانیاری زۆر بەدەستکەوتون بەڵام وەک گوتم زانیاری تەواو نییە لەسەر هەموو لایەنێک حکوومەتی هەرێمی کوردستان بە گرنگی دەڕوانێتە ڕۆڵی ئەوانە و بە بایەخەوەش سەیری دەکات و دیراسەی ئەوەشی کردووە کە ئایا ئێمە چۆن بتوانین مامەڵەی لەگەڵ ئەو پرسە بکەین لە قۆناغی داهاتوو ئایا بە دروستکردنی
دەستەیەک بێت یا فەرمانگەیەک بێت یا فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ڕابسپێردرێت یان نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دەڕابسپێردرێت تاوەکو بتوانین ببینە لایەنی سەرەکی لە پەیوەندی نێوان نیشتیمان و دیاسپۆرا تاوەکو بتوان پەیوەندێکی دروست بکەین. جبر دەستگەهên کوردستانی یان لە دەرەوەی کوردستانê di van salên ku Herêma Kurdistanê statuya xwe wergirtî pêwendiyên cûr danîne. Hem ew dezgehên civakî, dezgehên siyasî û dezgehên zanistî jî ev forma dawî World Kurdish Congress, Kongreya Kurdî ya cîhanî di kongre berê li darxistin, yek li Hollanda, yek li Başûrê Kurdistanê, ev jî Asiyemîn li Swêdê li dardixe. Bê ku em behsa plus û mînusê wê bikin, yanî ev jî formeke avakirina piran di navbera Kurdistanê û derve de. Nirxandina we ji van forman gişî re giştî çi ye? ئەوانە هەمووی هەوڵی پیرۆزن هەوڵن لەبەرەوەی لە خزمەتی بەرژەوەندی کوردستان و کوردایە لە خزمەتی پێکەوەگرێدانی دیاسپۆرا و نیشتیمانە بۆیە ئێمە بە چاوێکی بەرز سەیری ئەو هەوڵانە دەکەین کە کۆنگرەی جیهانی زانستی کوردی تاکو ئێستا پێ هەڵساوە و ئەم کۆنگرەی ئەم جارەش لە سوید دەرفەتێکی باش بوو بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین کەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زانیاری باشتر وەربگرین و ئاشنای زیاتری بین چۆنێتی کارکردن بۆیە لە ڕۆژی سێمی کۆنگرە بڕیاری ئەوە دراکەوە بتوانێن لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی بیرمەندان و بەشداربوانی کۆنگرەی زانستی جیهانی و هەروەها تاراوگەی کوردی کار بۆ ئەوە بکەن کەوا چۆن بتوانن وێڵد کوردیش کۆنگرەس ینی WKC بە شێوەیەکی ڕێک و پێک لەسەر بنەمایەکی باشتر و زیاتر پیشەگەرانتر دا بمەزرێتەوە یان ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی بتوانین هەم لە شێوازی کارکردنی و هەم لە شێوازی پەیوەندی لەگەڵ حکوومەت و لە بەرنامەی کاری و لە چۆنێتی بەڕێوەبردننی کاراتر بکەین. بۆی ئێمە بە باشی دەزانین کەەوە سوپاسی هەر کەس و لایەنێک بکەینکەوە تاکو ئێستا پشتیوان بۆ تاکو ئێستا ڕۆلی لێجێڕاوە ڕاستە هیچ کارێک بێ کەم و کوڕی نابێت هیچ کارێک بێ لێک تێنەگەیشتن نابێت بەڵام گرنگ ئەوەیەکەوە مەبەست خزمەتکردنی کوردستان و خزمەتکردنی تاراوگە و دروستکردنی ئەو پردی پەیوەندیە بووە لە نێوان نیشتیمان و تاراوگە بۆیە وابزانم ئەو کۆنگرەی سێم کە لە ستۆکهۆڵم بەسترا دەرفەتێک بوو بۆ هەموو ئەوانەی پەیوەنددار کەوا بە چاوێکی تر و بە چاوێکی بابەتیانە تەمەشای بکەین یەک WKC کۆنگرەی زانستی جیهانی کوردی خۆی بتوانێت هەڵسەنگاندنێکی خۆی بکات پێداچوونەوەیەک بە خۆیدا بکات پێداچوونەوەیەک بە دەستوری پێکهاتەی بە شێوازی بەڕێبردننی بە شێوازی کارکردنی و بەرنامەی کارمان و چۆن بتوانین بۆ ئایندە بۆ نمونە بۆ ساڵی ئایندە چۆن ئامادەکاری بۆ بکرێت چ پەیوەندێکی دروست لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و WKC دروست بکرێت چۆن ئەو بەرنامانەی کەوادا دەدڕێت لە خزمەتی بەرژەوەندی کوردستاندا بێت و چۆن بتوانین هەردوو لا بە شێوەیە کار بکەن تاوەکو ئەو توانیانەی هەیە لە دەست نەچن و یان ئەو ئامادەیەی کەوا هەیە لە نێو تاراوگا سار نەبێتەوە لەبەرەوە خەڵکانێکی زۆرمان هەیە ئامادەن خزمەت بکەن ئامادەن بەشدار بن ئامادەن ئامۆژگاری پێشکەش بکەن یان ڕاوێژکاریمان بکەن بەڵام ئەگەر کەناڵێکی دروست نەبێت ئەگەر کەناڵێکی پەیوەندی ڕاستەوخۆ باش نەبێت لەوانەیە دوای ماوەیەک سار دەبنە بۆی ئێمە نامانەوێت ئەو ساردبوونەوە هەبێت ئێمە دەمانەوێت هەموو ئەوانەی کەوا توانایەکیان هەیە و دەتوانن ئەمڕۆ بێنە پێش خزمەتی پرۆسی ئاوەدانی بکەن خزمەتی پرۆسی چاکسازی بکەن لە هەرێمی کوردستان دەرگای هەرێم بڕویانەوە کراوەیە بۆ ئەوەی بێن و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە کار بکەن. Te kerem kir te behsa avakirina piran di navbera Herêma Kurdistanê û di navbera taravgehê di navbera diaspora de te kir. Gelo ev ya erkê Wizareta Pêwendiyên derve ye yan jî dikare gelek wîzaretê din beşdarê vê proseya han bibin ji ber gelek kert hene ku her kertekê jî yanî pêdiviyê wan taybet hene. Tu çawa dibînî؟ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرسەمان باس کردەوە بەڵام بەڕاستی تاکو ئێستا بڕیاری کۆتایی لێ نەدراوە دوای گەڕانەوەشمان و لەگەڵ پێکهێنانی کابینەی تازە ئێمە ئەو پێشنیارە دەخینە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان کە ئایا ئێمە دەمانەوێت فەرمانگەیەک یان دەستەیەک دروست بکەین بۆ ئەوەی ببێتە کەناڵی ڕاستەوخۆی پەیوەندی لەگەڵ دیاسپۆرا و ئەو فەرمانگە یا دەستەیە ئەو لەگەڵ هەموو لایەنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزارەتەکان کار بکات تاوەکو بتوانین سوودیان لێوەربرین بۆی ئێمە هەر بە هەمان چاوە سەیری کۆنگرەی زانستی جیهانی کوردی دەکەین بۆ نمونە توانایەکی زۆرمان هەیە لە بواری سیاسی و زانستی سیاسی
بۆیە ئەوان دەتوانن لە بواری سیاسیەوە لە بواری پەیوەندی نێودەوڵەتیوە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن یان ئامۆژگاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە چۆن بتوانن ئێمە ئەو ڕوبەڕووبوونەوەی دێتە پێشان لە پرسی فدرالیزمە، پرسی دەستورە، پرسی پەیوەندی نێودەوڵەتیە، پرسی سربەخۆیە، پرسی ئەندامبوون لە نەتەوە یەکگرتوەکان و بەدەیان پرسیتر لە ڕووی ئەو کەسانی شارەزان لە بواری پەیوەندی نێودەوڵەتی و زانستە سیاسیەکان و پسپۆرن لە بوار دەتوان هاوکارمان بن. هەمان شێوە بواری کشت و کاڵ چەندین توانامان هەیە لە دەرەوە کە زانان و پسپۆر و شارەزان لە بواری کشت و کاڵی چۆن دەتوان ئەوانە توانەکانی خۆیان بخەنەگەر بۆ خزمەتی پرۆسەی ئاوەدانی کوردستان کە لە ڕووی کشت و کاڵەوە یان لە ڕووی گەشت و گوزار لە ڕووی تەندروستی. بۆیە ئێمە دەمانەوێت پەیوەندێکی ڕاستە خۆ دروست بێت تاکو ئەو کاتێکەوە بڕیارەکە دەدرێت چ فەرمانگەیان دەستە بێت دروست بکە تاکو ئەو کاتێ من دەڵێن فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لە خزمەتدایە بۆ ئەوەی بتوانە لە ڕێگەی نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ببینە ئەو پردی پەیوەندیە لەگەڵ وەزارەتەکان تاوەکو بەلایانی کەمەوە چەند پردێک دروستکەین لە نێوان شارەزا و پسپۆرانی بوارە جیاجیەکان لەگەڵ وەزارەتەکان تاکو ئەو کاتەی ئەو خاڵی پەیوەندی و ئەو بڕیارە دەدرێت کە چێ بەم کارە هەڵبستێت. بێگومان ئێمە ئەزمموی تر هەیە ئەزمموی گەلانی تر هەیە و ئەزمموی ڕەوەندی تر هەیە کات چۆن و بە شێوێکی کاریگەر توانیویانە خزمەت بکەن. بێگومان دەبێت پەیوەندێکی دوولایەنە بێت پەیوەندێک بێت حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاگای لێیان بێت بایەخیان پێ بدات و ئەوانش ئاگایان لێبێت و بایەخ بە پرۆسەی ئاوەدانی هەرێمی کوردستان بکەن. بەڵام زۆر کار هەیە دەتوانین بکەین چەندی ئێمە زیاتر ئاگامە لێکتر بێ هێندە دەتوانین زیاتر خزمەتی ئەو پرۆسەیە بکەین. بۆ نمونە لۆبیکردن لە دەرەوە بۆ نمونە بەشداری ئەوان لە ژیانی سیاسی ئەو وڵاتانە کارکردنی ئەوان لەگەڵ لایەنە زانستیەکان لەگەڵ زانکۆکان کارکردنی ئەوان لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن کارکردنی ئەوان لەگەڵ ناوەندە حزبیەکان ئەوانە هەمووی خاڵی گرنگن کەەوە ڕەوەندی کوردستانی لە هەر شوێنێک بن لە جیهان دەتوان کاری لەسەر بکەن. بێگومان ئەوانش دەتوانن ناساندنی پرسی کورد ناساندنی تاوانەکانی ڕژێمی پێشوو بەرامبەر بە گەری کورد وەکو جینۆساید بەدەستهێنانی پشتیوانی زیاتر بۆ مافەکانی کورد ئەوان هەمووی چ لە ڕووی سیاسیەوە سەیری بکەین چ لە ڕووی زانستی و ئەکادمی و سەیری بکەین. بۆیە ئەوەی ئێمە دەمانەوێت هەموو ئەوانێکەوە بەشدارن هەموو ئەوانەی کار دەکەن بۆ خزمەتی کوردستان تێبگەنکەوە مەبەستمان چەند لایەنەیە. بۆ نمونە لایەنی سیاسی زۆر ئاساییە کە ئێمە لە هەرێمی کوردستان سوود لە توانە سیاسیەکانمان وەربگەین لە دەرەوە. لە بواری زانستی چەندین پسپۆر و مامۆستا و پرۆفسۆرمان هەیە لە زانکۆکان چ لە سویچ و لە وڵاتانی تر دەتوانن ئەوانش باشترین پردی پەیوەندی بن لەگەڵ زانکۆکانی کوردستان لە بواری کشت و کاڵ لە بواری پەروەردە لە بواری خوێندی باڵا لە بواری تەندروستی لە بواری گەشت و گوزار لە بواری نەوت و گاز و سامانە سروشتیەکان لە بواری سەرچاوە ئاویەکان ئەوان هەمووی خۆی کاری گرنگن. بۆ ئێمە هەست دەکەین کەەوە کاتی ئەوە هاتووە بە جددی کار بکەین و بە جددی بەرنامە دابنێن و ئێمە وای دەبینین کەەوە ئێستا ئەو بەرنامەی WKC یا کۆگرەی زانستی جیهانی کوردی ئەو وەسیلەیە لە بەردەستە ئەو هۆکارەی لە بەردەستە کە تا بتوان بەکاری بێن. بۆیە من بە خۆشحاڵیەوە دەڵێم هەرچەندی بیرروباوەڕی جیاجیا هەبێ بەرامبەر بەوە هەرچەندی بۆچوونی جیاواسە بێت بەڵام باشترین ئامێر کە ئێستا لە دەستمان بی بۆ ئەوەی ئەو پردی پەیوەندی دروست بکەین WKC بە هەمومان لە دەوری WKC کۆبینەوە تاوەکو بتوانین تواناکانی تاراوگا لەگەڵ کوردستان پەیوەندەکان بە شێوەیەکی باش بێت. گەلە کەس هەنە دەبێژن WKC کۆنگرەیە جیهانی یا کوردی نەها di قۆناغا کۆمکردنێ دەیە di قۆناغا کەم دەیە چاوە بەرهەف بکێ چاوە عیب و شاشتین خۆ ناس بکێ و تژە بکێ و چارەن ژێرە ببینێ لێ قۆناغێکی ژوێ گرنگتر divê پشتی وێرە بێ ئیجار قۆناغا تەخەسوسێ یعنی نە ئەف هەموو بابەتێکی جەنابێتە بەحث کردن تێکەوێ یەک کۆنگرەیە divê هەر کەرتێک کۆنگرەیەکێ وێ بسەری خۆ هەبێ دەشبوو و چاوانیە وێ بلندتر ببێ و دەشبوو و هەر کەسێک لە گۆر ئینترێسە خۆ و تشتێک و تێدا پسپۆرە دووی واریدا لێ بکۆلێ. ئەگەر ئێمە کار نەکەین هەر دەبێ ڕابوەستین بەڵام ئێستا گرنگەیە پرۆسەیەک دەستی پێکردووە 3 ساڵە ئەو کۆنگرێ دەبەسترێ کەم و کوڕی هەبووە بەڵێ کەم و کوڕی هەبووە دەرفەت هەیە باشتر بکرێ بەڵێ دەرفەت هەیە باشتر بکرێ ئایا بەو شێوەیە بمنێتەوە یا باشی بکەین نەخێر هەموو بڕیارمان ئەوەیە کە باشتری بکەین. بۆیە دوێنێ بەر لە تەوابوونی لە دانیشتنی کۆتایی گفتوگویەکی زۆر کراوە و بابەتیانە کرا سەبارەت بە کاری ئایندا و بە ڕۆڵی WKC و بە شێوازی کارکردنی ئێمەش لەگەڵ ئەوەی کەوا نەک تەنها ئێمە ساڵانە
کۆنگرەی زانستی جیهانی کوردی یەکجار ببەسترێ دەکرێت ئەو ساڵانە ئەو پردە یان ئەو کۆنگرە گەورە فراوانە ببەسترێت بەڵام لەگەڵ ئەوەشدا دەکرێت ساڵێ 2 یان 3 کۆنگرە یان کۆنفرانسی بچووکتر ببەسترێ لە پسپۆریەکی جیاواز یا تایبەتمەند ئەوە لەلایەک لەلایەکی تریش بەتا باسی ئەوەش کراکەوە هەر وڵاتێک مەسەن بۆ نمونە سوید کە ژمارەیەکی زۆری ڕەوەندی کوردستانی لەیە دەکرێت سێکشنی سوێت بە تەنیا بێت لێرەش ئێمە پێکاتەیەکی تر کە سەر بە با بڵێن WKC با بڵێن ڕێکخراوی دایک بێت لەوەوە سێکشنی سوێت هەبێت لەوە پێکاتەی خۆی هەبێت بەرنامەی کاری هەبێت دەتوانێت کار بکات بۆ ئێمە لەسەر ئەوە کۆکین کە بۆ ئایندە بتوان کارەکانمان زیاتر پیشەگەریانەتر بکەین ئایا ڕۆژەکانی کۆنگرە چەند بێت و ئایا بەت شێوازێک بێت هەندێک لەگەڵ ئەوەن کەوا ڕۆژی یەکەمی کۆبوونەوە بە شێوەیەکی گشتی دەست پێ بکات پاشان لە دانیشتنەکانی ڕۆژی دووەم ببێتە کەرتی جیاجیا کشت و کاڵ تەندروستی خوێندنی باڵا گەشتیاری و پاشان بۆ ڕۆژی کۆتایی دیسان هەموو بێنەوەی لەگەڵ یەک بەرنمەکان کار بکات ئەوانە هەمووی بۆ چوونی ڕاستن بەڵام گرنگ ئەوەی ئێمە هەندێک بەرنامەش هەیە ئینتەردیسپلینەری کەوا زۆر لایەن دەگرێتەوە یان زۆر کەرت و بوار پێکەوە دەگرێتەوە بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە کار بکەین گرنگ ئەوەیە لەگەڵ یەک دابرژین بزانین چۆن دەتوانین بە باشترین شێوە ئێمە کارەکانمان باشتر بکەن و دڵنیام ساڵ بە ساڵ دەتوانین باشتریشی بکەین کۆنگرەیە جیهانی یا کوردی ئەوە لە ستۆکۆلمدا کەسێن هانێک و بەشدار نەبوون دوسێ کەتیگۆری بوون هێنەکە ژوان دکارێ ئەدمینیستراتیڤدا بۆچوونێن وان هەبوون بەشدار نەبوون پێشترا ئەو پرسانە چارە بوون کەس نەهەبوون د کۆنگرەیە یەکەمین و دووەمیندا بەشدار بوون حساب دەکردن کە ینی دخواستیە ڕەنگێکی سیاسی حزبی وەرە سەر کۆنگرەیەکە کو ئەسلی خۆدا دەوێ زانستی بێ و هەموو کوردستانی بێ و کەتیگۆریەکە سیەمژی هەیە ئەوژی ئاحەری مەزنە ئەوە هانە لال ئەوە دەنگی خۆ ناکێ تەنێ خۆ دوور دەگرێ هەنێک تێبینی خۆیانە وان تێبینیانجی نابێژن لێ بەشدارجی نابن تە ژوان کەتیگۆریان ڕەچت بێژی من حەز دەکەم زۆر بەڕاشکاوی بڵێم بەڕاستی لە هەرێمی کوردستان هیچ پارتێکی سیاسی بەشداری لەو کۆنگرەیە نەکردووە و ئێمە هەر لە سەرتاوەش کاتێکە ئەو بەڕێزانێکەوە لە چوارچێوەی کۆنگرەی زانستی جیهانی کوردی کاریان دەکرد کە پەیوەندیان پێکردین پەیوەندیان لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کرد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆیە من دەمەوێت یەک پەیامم هەبێت بۆ هەموو ئەو کاتیگۆریانەیەکەوە جەنابەت باست کرد پەیامی ئێمە پەیامی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بەشدار نین لە شێوازی بەڕێوەبردننی کۆنگرەکە ئێمە بەشدار نین لە بڕیاردان لەسەر شێوازی بەڕێوەچوون ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بەشدار دەکەین بۆ پاڵپشتیکردن لە بەڕێوەچوونی کۆنگرەکە نەک ئێمە نە لە باسەکان لەو لێکۆڵینەوانەی پێشکەش دەکرێن نە لە کات و نە لە شوێنەکە ئێمە هیچ بڕیارێک نادێ هەموو تەواوی بڕیارەکە بۆ ئەوانە ئێمە گوێبیستی هەندێک لە ڕخنەکان بوون جێبیستی لە هەندێک تێبینیەکان بوون هەندێکیان لە جێخۆن هەندێکیان لەوانەیە زێدەڕووی بین هەندێکیان بە شێوێکی لەوانەیە باش تێنەگەیشتە بن لە پرسەکان بەڵام گرنگ ئەوەی ئێمە ڕوونی بکەینەوە هەر لە هەرێمی کوردستان هیچ دەرفەتێک نەبووکەوە پارتە سیاسەکان بێن و نەویستوشیانە بەڕاستی ئێمە غەدرێکە لە پارتە سیاسەکان دەکەن ئەگە بڕێن کەسێک ویستێتی بەڕاستی هیچ لایەنێکی سیاسی لە کوردستان نەیویستوە بێتە پێش بۆ ئەوەی لەبەرەوەی کۆنگرەکە ناوی کۆنگرەی زانستی جیهانی کوردی بۆ یەک دوو ئەوان هاتوونەتە پێشەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کاریان کردووە و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە لەگەڵ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کاریان کردووە لەبەرەوەی کاری ئێمە بازنەی پەیوەندی لەگەڵ جیهانی دەرەوە لەگەڵ دیاسپۆرا لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو کاریان کردو لەبەرەوەی زۆر شارەزامان لە بوارەوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کاریان کردو لەبەرەوەی پرسی زانکۆکان و توێژینەکان لەگەڵەوە لەگەڵ وەزارەتی تەندروستی کاریان کردووە لەگەڵ وەزارەتی پەروەردە کاریان کردووە ئەوانە بوون لەوانە لەگەڵ وەزارەتی پلاندانان کاریان کردووە ئەوانە وەزارەتە سەرچیەکان بوونە هی حکوومەت بوونە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕنگدانەوەی تەواوی پێکاتەکانی کوردستانە بۆ ئێمە نامانەوێ بەڕاستی ئەوانێکەوە بۆچوونێکی وایان هەیە لەوانەیە بە هەڵدا ڕۆیشتە بن لەبەرەوەی نەنیازی کۆنگرەی زانستی جیهانی کوردی بووە و نەنیازی حکوومەتی هەرێمی کوردستانیش بووە بۆیە دوێنێش لە کاتی ئەو گفتوگویانێکەوە کرا بڕیار لەسەر ئەوە درا کە لە ماوەی ئێستا تاوەکو سەری ساڵ ئەوانێکەوە لە دەستەی دامەزرێنەران و لە کاریگەرەکانی کۆنگرەی زانستی جیهانی بن بۆ ئەوەی چاو بخشێنەوە چاو بخشێنەوە بە شێوازی کارکردن و بە
دەستور و بە پەیڕەوی ناوخۆ بە بەرنامەی کار بۆ ئەوەی بتوانین لەسەر بنەمایەکی تازە بەرنمەیەک دابڕێژن کە کۆنگرەی زانستی جیهانی تەواوی ئەو دەنگانە کۆ بکات بۆ نامانەوە هیچ دەنگێک لە دەرەوەی ئەوەی هەبێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو کاتە کۆنگرەی زانستی جیهانی کوردی خۆی بڕیار دەدات چ جۆرە پەیوەندێکی دەوێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئایا دەیەوێت ئەو پەیوەندی هەبێت یان نەبێت ئێمە پێشنیاری ئەوەشمان کرد بۆ نمونە کۆنگرەی زانستی جیهانی کوردی دەتوانێت پەنا باتە بەر کۆمپانیا کوردیە بەتوانەکان دەتوانێت پەنا باتە بەر کردی تایبەت بۆ ئەوەی بتوانێت توانایی دارایی خۆی هەبێت بۆ ئەوەی لەسەرخۆ بوەستێت بۆ نمونە دەتوانێت بەرامبەر بە ئەندامبوون لە کۆنگرەی زانستی جیهانی بڕەپارەیەک وەربگرێت کە ئەو پارەی ببێتە سەرمایە و سەرچاوی کۆنگرەی زانستی بۆیە ئێمە لەبەرەوەی کارێکە تازە دەستی پێکردووە کارێکە ئەوە سێ کۆنگرە دەبەستێت بێگومان لایەنی زۆر باش و ئیجابیشی هەبووە ناساندنی تاراوگە بە یەکتری ناساندنی کوردێک لە ئەمریکا لەگەڵ کوردێک لە سوید لەگەڵ ئوسترالیا لە ئوسترالیا لەگەڵ کەنەدا ئەوان هەمووی دەستکەوتن بۆ ئێمە ناساندنی ئەوانش بە لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە بە خۆشحاڵی و بە گەشتبینیەوە سەیری دەکەن ڕاستە هەندێک تێبینی هەبوو بەڵام لەبەرەوەی کار دەکرێت تێبینی هەبوو ئەگەر هەر کەسە لە ماڵی خۆی دابنیشێ کەس تێبینی نابێت بەڵام لەبەر ئەوەی کەوا کارێک کراوە لەبەر ئەوەی کەوا ئامادە سازیەک هەیە ئامادە باشەکەی بۆ کارکردن با ئێمە گوێ لە هەموو بۆچوونەکان بگرین بتوانین ئەو چەترە کوردستانیە دروست بکەین کە هەمویان لەژێر باڵی ئاڵای کوردستان لەژێر ئاڵای کوردستانەوە کار بکەن لە پێناو خزمەتکردن من بەگەشت بینیەوە دەڕوانمە ئەوە من لەگەڵ ژمارێکی باش قسەم کردووە و هەمویان ئەو ئامادەی و ئەو دڵسۆزی و ئەو دڵیان پێوە بۆی خزمەتی کوردستان بکەن بۆیە تەنهاشتی کە دەمێنێتەوە داڕشتنی ئەو میکانزمە و داڕشتنی ئەو پردەیە کە بتوان پردەکە پردێکی باش بێت پردێکی تۆکمە بێت تاوەکو بتوانین هەمومان بەسەری بپەڕینەوە بە هەردوو لاشدا بێت بەحسا دیاسپۆرای کوردی لە سەرانسەری دنیای و لەڤەر لە سوێدێ نفشێکی نڕات بێ ئەوێن کو لەڤەرش دایک دەبن دارن بە هەواڵی خۆی ئێ دبستانێرا ئێ کارڕا کۆنفلیکت چێ دەبێ کۆنفلیکتە ناسنامەیە تو چ کەسی چما وڵاتێتە تنەنە چما نەتەوەیەتە تنەنە چما زمانێکی تەی هەفبەشتنە چما ئەلفەبەیەکە تێ هەفبەشتنە و لەسەر وێژی تشنە نە ئاواد بن حکوومەتە هەرێمە کوردستانê gavek ku behsa diaspora dike li ser va pirsan jî tu fikirê yan bernameyê wan hene yan na ئەنی بەداخەوە ئێمە ڕوبەڕووبوونەوەی زۆرمان لە بەردەما ئێمە لە کوردستان لەلایەک ئەو پرسانێکەوە لە ناوخۆ دێتە پێشەوە بۆ ئێمە هەوڵی چارەسەرکردیان بۆ بدەین پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا تاکوی ئێستا نەکەوتوتە سەر سیستەمێکی ڕێک و پێک بۆەوەی بە پێی دەستور بەڕێ و بڕوات پەیوەندیمان لەگە وڵاتانی دەوروبەر ئەو پشێویەکەوە لە سووریا و لە دەوروبەر هەیە هەمووی ئەوانە ئەو پرسەن کاریگەریان هەیە ڕاستە و خۆ بەسەر کارەکان و بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام وەکو هەر لە سەرەتاش ئاماژەم بۆ کرد حکوومەتی هەرێمی کوردستان بە بایەخەوە دەڕوانێتە پرسی داسپرا و بەرنامەی کارێتی کەەوە بایەخی زیاتری پێبدا و دیراسات چەندین کراوە و ئێمەش بەش بە حاڵی خۆمان لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە پێشنیارێکمان ئاراستەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردو ماوەیەک بەر لە ئێستا کە کۆنفرانسێک ببەستین بۆ داسپرا بۆ بتوانین ئێمە پێناسەیەکی باشتری بارودۆخی خۆمان بکەین کە ئێمە لەکوێین چیمان هەیە چی دەتوانین بیکەین چین ئەو کێشە گرنگانێکەوە دێنە پێش مەبەستی دیاسپۆرا چیە لە ئێمە چیان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەوێت حکوومەتی هەرێمی کوردستان چی دەوێت ئەوانە هەموو ئەو پرسانەکەەوە کار دەکەن بەڵێ پرسی ناسنامە و پرسی زمانی ستاندەرد ئەوانە هەمووی بەرنامەکەەوە کار لەسەر دەکرد بەڵام ئەوانە هەمووی دەبێت زۆر لەسەرخۆ کار بکەین تاوەکو بتوان بە شێوەیەکی باش ئەنجامیان بدەین بەڵام بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت کەواتە سەرمایەکی گەورەی لە دەرەوە هەیە ئێمە دەزانین کۆکردنەوەی زانیاری لە سەریان و بوونی ژمارەی دروست لە سەریان و ئەو توانایانە ئێمە زۆر وەزارەت هەوڵ دەدا پەنا بباتە بەر ڕاوێژکاری بیانی و شارەزای بیانی لە بوارێک بەڵام لەوانەیە بەدەیان شارەزای کوردیمان هەبێت لەوانە بەڵام کە کەمی زانیاری یان نەبوونی زانیاری دەبێت ئەمە ئەوە ئێمە بین بچین پەنا ببەرێ بینە بەر شارەزایەکی بیانی یا پسپۆرێکی بیانی کوردەکەی خۆمان لەبیر بکەین بۆ ئێمە حەز دەکەین بە هەر شێوەیەک بێت بە هەر شێوازێک بێت کوردستانیانی دایاسپۆرا پەیوەندی بکەن چ بە نوێنەراتەکانی حکوومەت هەرێم چ بە WKC چ بە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە یان بە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەوە بە شێوەیەکی گشتی تاوەکو بتوانین سوود لەو دەرفەتە وەربگرین ینی بەرسیڤەتە گەلێکی جوان بوو لێ جاردن بەرسیڤێکە گشتی بوو ینی تشتێکی زیێدە کۆنکرێت تێدا نەبوو ینی ببێ سەردانە سوێد و بەشداریە کۆنگرە نەتەویدا کۆنگرە ببوورە
کنگره زانستی یا کوردی دا گلک بوچون بهیستن تی چی بخوره به کوردستانه لەبێک من ئەو پرسانێکەوە باسکران دەبمەوە لەبەرەوەی پرسی گرنگن ئەگەر ئێمە بمانەوێت پەیوەندێکی دروست هەبێت لە نێوان کوردستان و تاراوگا ئەگەر بمانوێت پەیوەندێکی دروست هەبێت و سوودیان لێبەربگرن ئەگەر وا بکەین کەوا دیاسپۆرا هەست بکە کە کوردستان بە چاوێکی بەرز و بە چاوێکی پڕبایەخەوە سەیریان دەکات بێگومان ئەوانش دێنە پێش بۆیە من ئەو هەموو بابەتانێکەوە بیستم ئەو پرس و ڕەخنە و تێبینیانێکەوە بیستم بە بەرپرسیارەتیەوە دەیبمەوە لەبەرەوەی ئێمەش بەرپرسیاری بەرامبەر بە دیاسپۆرا و دیاسپۆراش پابندبوونێک یان بەرپرسیارەتێکیان هەیە بەرامبەر نیشتیمان بۆیە دەبێ ئێمە هەست بەوە بکەینکەوە ئەرکێکی هاوبەشە بەرپرسیارەتێکی هاوبەشە کار بکەین لە پێناو باشترکردن ئەگەر تا ئەو ڕۆژ وەکو پێویست کار نەکرابێت ئەگەر تاکو ئەو ڕۆژ ئەو بایەخە وەکو پێویست نەبێت ئێمە نابێت سارد ببینەوە دەبێت بەردەوام بین کار بکەین بۆ ئەوی بتوانین هەردوو لا پێکەوە ئەو مەبەستانەی هەمانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان چەند بە شێوەیەکی کراوەتر چەند بە شێوەیەکی یەک دوو سێ ینی بە خاڵی داڕێژرا و بەرنامەی بەدەست بێت هێندە ئاسانتر دەتوانێت کار لەسەر بکات وەکو گوتم بەش بە حاڵی خۆمان لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ئێمە بە ئەرچی سەرشانی خۆمان دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادان کەینەوە لەو پرسە گرنگە و هەروە پێشنیارش بدەین کەوا چی بکەین و چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەو پرسە گرنگە بکەین کاک فەلاح چارچۆڤەیە خەباتە کوردین دیاسپۆرا بە هەفکاری بە کوردین کوردستانێنە داناسینا کێشەیە کورد بە دنیایە و داناسینا ئەنفال و حەلەبچە کود ئەنجامێدا چەند پەرلەمانن دنیایە ئەنفال و حەلەبچە داناسین وەکو جینوساید ئەڤ یەک بەرهەمە ژوان بەرهەمێ کوردان لێژ gelek aliyan da tê gotin ku Kurd gelekî bi ser neketin di xwedanasîna bi dinyayê de bi reyê cenabit yanî pêwîst e çi zêdetir bê dekirin di vî warî de ئێمە چەند بتوانین خۆمان ڕێکخەین چەند بتوانین دەنگمان یەک بخەین چەند بتوانین هەماهەنگی بکەین لەگەڵ یەکتر هێندە بەهێزتر دەبین ئەگەر ئێمە بە شێوەیەکی بەرنامەدا ڕژراو بە شێوەیەکی پێکەوەیی بە دەنگێکی بەرزتر هاوار بکەین بێگومان دەگمان بەهێزتر دەبێت و لێمان دەبیستن تاکو ئێستاش باشە مە نابێ بڵێن هیچ نەکراوە لە چەند پەرلەمانێک ئەوە لە سوید ئەوە لە نەروێژ ئەوە لە بەریتانیا ئەوە لە کۆریا ئەوە لە ئەمریکا خەریکین لە ئیتالیا خەریکن لە ئیسپانیا خەریکین ئێمە لە کەنەدا ئەوانەی ئەو وڵاتانەی کەوا نوێنەرایەتی لێیان ئەو وڵاتانێکەوە دیاسپۆرایەکی بەرچاوی لێە دەتوانین کار بکەین بۆیە نابێ ئێمە نائومێد بین با بڵێن ئەوەی کردمانە باشە با باشتری بکەین بۆیە بەڵام چەندی بتوانین بۆیە ئێمە لە ڕووی کۆنگرەشەوە دووبارە دێڵێمەوە کە دەڵێن کۆنگرەی زانستی مانای ئەوە نییە تەنها کۆنگرێکی ئەکادیمیە ئەکادیمی خۆ زانستە سیاسەکانش زانستە پۆلیتیکەل ساینسز زانستە سیاتەکانش لەوەش مەسلەی لۆبیکردن لە مەسلەی بە جینۆساید ناساندن لە مەسلەی ناسنامەی نەتەوایەتی کوردی ئەنە هەمووی ئەنی بۆیە کۆنگرەکە هەمەلایەنەیە زانستیە ئەکادیمیە پەروەردەیە کشتتوکاڵیە وەبەرهێنانە هەموو لایەنەکان لە خۆ دەگرێتە بۆ ئێمە دەبێت تاکو ئێستا ئەوەی کراوە بە باشی هەڵبسەنگێنین و بتوانین باشتریشەکە من دڵنیام لەوەیکەوە کارکردنی ئێمە بەیەکەوە کارکردنی دیاسپۆرا لەگەڵ کوردستان ئاکامی باشمان ئاکامی باش بەدەست دێنی کاک فەلاح پەیوەندیان بە کەسایەتیان بیانی یەن دۆستی کوردان را gelek caran me bihîstiye behs dibe dibêjê êdî divê em ji asteye ku em gileyî bikin û bêjin zilm û zordarî û çewsandin ser me de hatiye em ji wê qonaxê derkevin têkevne qonaxeke din ku em kultur ferheng mûzik dîlan û dîroka xwe bi dinyayê bidin nasîn hikûmeta herêmê di vê bernameyê de yani di vê çarçoveyê de çi bername hene çi difikire yani gelek caran bi bîstiye tê gotin çima roja kultura kurdî li Swêd dar nakeve ئەگەر سەیری بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان کە بە تایبەتی لە بواری پەیوەندەکانی دەرەوە و نوێنەراتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە شێوازی کار و بەرنامەی کارمان ئاشکرایە کە دامەزراندنی پەیوەندێکی باش لەگەڵ حکوومەتی ئەو وڵاتە دامەزراندنی پەیوەندێکی باش لەگەڵ پەرلەمانی ئەو وڵاتە و بایەخدان بە ڕەوەندی کوردستانی بوونی پەیوەندێکی دروست لەگەڵ ڕەوەندی کوردستانی کارکردن بۆ ناساندنی تاوانەکان بە جینۆساید کارکردن لە بواری کەلتوری و پەروەردەی بۆ لە نزیکەوە کار بکەن و بۆ ئەوەی بتوان هانی وەبەرهێنان بن بۆ کوردستان و هانی بەستنی پەیوەندی لەگەڵ زانکۆکان و ناوەندە هەزرەکان ئەوانە هەمووی بەرنامەی کاری حکوومەتە بەڵام لەوانەیە نەکرابێت تاوەکو ئێستا هەندێکی لەبەر نەبوونی بودجە بووە هەندێک لەبەر نەبوونی پەیوەندێکی دروست بووە لە نێوان نوێنەرایەتیەکان و ڕەوەندی کوردستانی بەڵام ئێمە ئومێدمان وایەکەوە
هەر جارێ لە وڵاتێک و هەر جارێ لە شوێنێک بتوانین ئەو پەیوەندی لەسەر بنەمایکی دروست بکەین و هیوادارین کەوا بە کۆنگرەی زانستی جیهانی ببێتە هاوکارێک بۆ کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەموو لایەنێک لەژێر ئەو چەترە کوردستانی کۆ بکاتەوە تاکو بتوانین بەڵێ بواری کار زۆرە و دەتوانین کاری زیاتریش بکەین بەڵێ بە موسیقا دەتوانین کورد بناسێنین بەڵێ دەتوانین بە وەرزش کورد بناسێنین بە نمایشی جلوبەرگ دەتوانین بیناسێنین بە هونەر و شایی و هەڵپەرچەی کوردی دەتوانین بیناسێنین بە خواردنی کوردی دەتوانین بیناسێن کار زۆرە و دەرفەت زۆرە بەڵام ئەوەیە کە ئێمە بەرنامەی باش دابنین بۆ ئەو کارە ژمرە مەیل هاتنە دەربارەی vê pirsê de gotinê ku ji Kak Felah bike kengî emelbendê bin ku roja kultura Kurdî yan li Swêd yan li welatekî din ji seresîbê de heta êvarê û bi piştgiriya hikûmeta herêmê dêldar keve. بەڕاستی بەڵێنی ئەوە دەدەم کە بە جددی دیراسی ئەوە بکەم و بە بەرنمەیەکی کار و ئەو بەڕێزانێکەوە ئەو پەیوەندیان کردو لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لە پەیوەندی دابن کە بزانین کەی و چۆن ئێمە لە خزمەت دەبین بۆ ئەوەی ئەو کارە بکەن چونکە ئێمەش شانازی بە کوردبوونی خۆمان دەکەین شانازی بەوە دەکەین کەەوە تاراوگەشت بەو شێوەیە دێتە پێش و دڵنیام لەوەی کەەوە پێکەوە دەتوانین ئێمە ئامانجە بپێکین. gelekî spas ji berpirsê pêwendiyên derveyên hikûmeta Herêma Kurdistanê birêz Felah Mistefa re ku beşdariyê programa me kir gelekî spas ji bînerên Kurdistan TV re ku hûn heta niha li pêş ekranê me man heta bernameyekê din her şad û bextewar bin.